دێهاتێکی دێرین و ئارام لە بەرزایی ئۆڤرێن ڕۆن شاخەکانی ئاڵ کە دەکەوێتە ناوچەی درۆمی سەر بە پارێزگای ڤالێنسی فەڕەنسا. ئەو دێیە کۆنە کە زۆربەی کۆشک و دیوارەکانی لە سەدەی 15دا بنیادراون تا ئێستا بە جوانترین دێهات لە فەڕەنسا دەژمێدرێت. ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 500 کەسێک دەبن. دێهاتەکەش زیاتر لە 500 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە و دەکەوێتە دامێنی چیا و نزیکە لە ڕووباری ڕۆن. ڕێگای دێیەکە زۆر سەختە. ئۆتۆمبیل ناتوانێت بچێتە ناو دێیەکە لەبەرەوەی ڕێگا نییە و دانیشتوانەکەشی ڕێگەنادەن ئۆتۆمبیلی خەڵکی دەرەوەی دێهات بگاتە دەروازەکەیان و گەڕیدەکان ناچارن لە دوورەوە ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن و بەبێ بەسەر دێهاتەکەدا هەڵکشێن. دەروازەی دێیەکە کە لە سەدەی 15دا لە بەرد و کڵی دروست کراوە تا ئێستاش وەک خۆی ماوە. خەڵکەکە تەنانەت لەو سەدەیەدا بە پشت و لە ڕێگەی باریکیت بەردی شاخەکانیان بۆ خانوو بەکارهێناون و لە خۆڵ و بەرد ئەلتەرناتیڤی چیمەنتۆیان دۆزیوەتەوە. هەر لەو کاتەدا ئاوی زێراوەکانیان لەژێر عەرزەوە براوەتە دەرەوەی دێ. ئەوەش دێیەکەی لە پیسی و مێشولە و میکرۆبەکان پاراستووە. ڕۆژانە زیاتر لە 500 گەشتیار سەردانیە و دێ خنجیلانەیە و جوانەی خانووەکانیان دەکەن. سەرجەماڵەکان لە باخە بچووکەکانیاندا لە بەر دەرگا و لەسەر پەنجەرەکانیاندا شوێنێکیان بۆ دارهەنجید مێو و گوڵساز کردووە. ئەمەش دیمەن چێژێکی جوانتری بە دێهاتەکە بەخشیوە. ئەوە نیشانمەدەدا کە خۆشەویستی بۆ سەوزە و گوڵ لەلای کۆمەڵگەیەوێ سەردەمێکی دێرەتری هەیە لە مۆدێرنا. لە زۆر شوێندا بینیوە کە خەڵکەکە بەتەنیا بەردێکیان کون کردووە و دارهەنجید یان مێوێکان تێدا چاندووە. بەپێی یاسا هیچ کەس بۆی نییە لە ژێر ناوی نوێژەکردنەوەدا خانووەکان یا بەر دەرگا و دەروازەکان تێک بدا. دروستکردنی خانوو و ئۆتێلی نوێ قەدەغەیە. خەڵکەکە تەنانەت لە سەدەی 15دا گرنگیان بە شانۆداوە و شوێنی تایبەتیان بۆ کردوتەوە. تەواوی بنەماڵەکان کە دەمرن یەک گۆڕی هاوبەشیان هەیە و دایک، باوک، برا و خوشک دەخەنە ناو یەک گۆڕ.